باسی زیاتر دەکەین لەسەر دەرەنجامی دیدار و کۆبوونەوەکانی قوبا تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ماوەی سەردانەکان و ڕێکەوتنەکانی لەگەڵ بەغدا و دووجار ڕێکەوتن و ئێستاش پرسی موچە و بودجەی هەرێمی کوردستان و پرسی قوتی هاوڵاتیان ئەمان و کۆمەڵێک پرسیار ئاڕاستەی زۆر بەڕێز سەمیر هەورامی دەکەم تەبێژی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ ئامادە بەڕێز سەمیر سپاس بۆ ئامادەبوونت من دەمێنەوە دەست پێ بکەم ئەگەر بگەڕێنەوە فلاشباکێ بکەین بۆ کۆی دیدار و کۆبوونەوەکانی بەڕێز قوبا تاڵبانی لە ماوەی ساڵی 2020دا هەموو ئەو هۆڵانی دراوە یان دیدار و کۆبوونەوەکان یەک بەیەکیان هەمویان 100% پەیوەندیان بە پرسی موچە و بودجەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بوو ئەگەر فلاشباکێ بکەین. سڵاوتان لێبێ سەرەتا پیرۆز بێت لە ساڵیادی دامەزراندنی کورساتی خۆشەویست و هەروەها پیرۆزبایی لە هەموو لایەکەکان بە بۆنەی ساڵی نوێ. هیوادارم ساڵی ئایندە ساڵێکی پڕخۆشی بێت و دوور بێت لە نەخۆشی کۆرۆنا و تێپەڕاندنی ساڵی تێپەڕاندنی قەیرانەکان بێت. لە ڕاستیەوەکو لە راپۆرتەکە ئاماژەتان پێدا لە پاش پێکهێنانی و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دەی حوتی 2019 متمانەی پەرلەمانی کوردستانی وەرگرت ڕۆژی 15 حوت یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجامدرا 16 حوت ڕۆژێک دوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سەردانی وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد و لەوێ لەگەڵ سێ سەرۆکایەتیەکە و لایەنە سیاسیەکان و هەندێک لە پەرلەمانتاران کۆبوویەوە لەوێ یەکەم نیەتی ئەومان نیشاندا کە ئێمە ئەمانوێت گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکەین دووەم بەڕوون و ئاشکرا پێمان ڕاگەاندن کە عمقی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە هیچ شوێنێکی تر نییە بۆیە ئێمە ئامادەین و نیەتی ئەومان نیشاندا کە ئەمانێت گرفتەکان نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکەین ئەوە بوو دوای ئەوەش لە 25 حوت پاش تقریبا دە ڕۆژێک لە دوای سەردانەمان وەفدێکی باڵای حکوومەتی عێراقی هاتنە هەولێر لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەی لە هەولێر کرا لیژنەیەکی هاوبەش پێکهێنرا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ داڕشتنی چارەسەرێک بۆ گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا کە وەزیری نەوت و وەزیری مالیە عێراقی تیا بوو هەروە لای خۆمان سەرۆک وەزیران جێگیری سەرۆک وەزیران و وەزیرە پەیوەندیدارەکانی تر بەشدار بوون لە لیژنە هاوبەشەکە دواتر سیاغەی چارەسەرێکی هاوبەشیان کرد و لە 23 یانزەی 2019 اتفاقرا لەسەر کۆی ئەو چارەسارانەی کە سیاغەمان کردووە لەو یاخود اتفاقرا ئەسڵەن لەسەر کۆی بە ئشکالەکان بە تایبەتی پرسەدارایەکان و مەسەلەی نەوت کە بەپێی ئەو اتفاقە بووە ئێمە مانگانە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە ڕێی سۆمەوە هەناردە بکەین و 50% داهاتی دەواازە سنوورەکانیش ڕادستی حکوومەتی عێراقی بکەینەوە لە بەرامبەردا حکوومەتی عێراقی 12.67 بۆ هەرێمی کوردستان دیاری کرد کە مانگانە ئەو کاتەی ئەی کردە تقریبا 900 میلیۆن دلار نرخی نەوت ئەو کاتە زیاتر لە 62 دلار بوو ئەو کاتێک کە ئەو اتفاقیەکرا ئەو ڕێکەوت نەکرا دوای ئەوە بە چەند ڕۆژێک بە تحدید تقریبا 27 یانزە حکوومەتی عادل عەبدولمەهدی بەداخەوە استیقالیان کرد بۆیە لەوێ ئەم ڕێکەوتنە شکالێکی بۆ دروست بوو نەچووە بواری جێبەجەکردنەوە خۆتان نەزان لەو فترەیە خۆپیشاندانەکانی عێراق ئەوانەی ئۆکتۆبەر دەستیان پێکرد 3 و 25 بە گەورەی زیاتر دەستی پێکرد خۆپیشاندانەکان بۆیە ئەمە بوو بە ڕێگریەک لەوەی کە کەمێک گفتوگۆکان نێوان هەرێم و بەغدا ڕاگیران بە حکمەوە وەزعی بەغدا زیاتر تێکچوو تا کەوتینە ساڵی نوێ طبعا ئێمە لە فتلەیەکی دوانزەی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕی کە نەوتەکە لە ئێستەوە 250,000ەکە بداتە حکوومەتی عێراقی بەڵام حکوومەتی عێراقی بە حکمی ئەوەی ئەو زروفەی بەسەرهات کەمێک دوای خست مۆزوعەکە تا 3/1/2020 ئەو حەدەسەش ڕوویدا کە قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی مهندس لەو حادیسەیە بڵین ئەوەی کە ڕوویدا لای مەتاڕەوە دواتر مۆزوعەکە دیسانەوە دواکەوت تا کۆتایی مانگی چوار دووبارە بەڕێز قوبا تاڵبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکاتی وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد لەوێ کۆبوونەوەکانمان دەست پێ کردەوە لەگەڵ لایەنی عێراقی بەشێکی زۆری گرفتەکان دووبارە درێژە پێدەری هەمان کۆبوونەوە و ڕێکەوتنەکان هەم درێژە پێدەری بوو هەمیش زروفی ئەو کاتەی عێراقیش و دابەزینی نرخی نەوت و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ڕەچاو کرا لە مۆزوعەکەیە ئەو کاتەوەکو بوتم نرخی نەوت بەرزتر بوو وەزعی دارایی حکوومەتی عێراق و هەرێمیش باشتر بوو لە ڕاستیە بەڵام لە مانگی چوارە خۆتان نەزانن شەپۆلێکی گەورەی کۆرۆنا هەبوو نرخی نەوت دابەزی بوو دەواازە سنووریەکان و بزنس ظروفێکی بۆ دروست بوو کە نەمانەتوانی داهاتی دەواازە سنووریەکان و کوجاران باش بێت ئەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەر ڕقەمەکان
بۆیە دیسانەوە کۆبوونێکی فراوانمان ئەنجامدا لەوێ چەند ڕۆژێک ماینەوە دواتریش لە کە دەنگدرا لەسەر کابینەی کازمی پێش ئەوەش هەر نوۆی پێنج دیسانەوە سەردانی بەغدامان کردو هەر بە سەرۆکاتی قوبات تاالبانی دیسانەوە ژمارەیەکی زۆر کۆبوونەوەمان کرد لەگەڵ وەزیری نەوتی عێراقی نائبی ڕئیس وزەرا بەڕێز تامر غەضبان و لەسەر جملەیەک لە شتەکانیش ڕێکەوتینەوانێک کە ئیشکال بوون لە ڕاستیدا بەڵام دواتر حکوومەتی کازمی هاتە ئاراوە ئەویش دووبارە لە مانگی 6 لە 16 ئەگەر هەڵە نەبم بە تەواوەتی 16 دووبارە لە بەغدا بووین هەندێک کۆبوونەوەمان لەوێ لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان حکوومەت وەزیرەکان لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبوونەوەمان ئەنجامدا بۆ خستنە ڕووی ڕاستیەکان لەوێش شتێک گەشتین ڕێکەوتن تا 15 لە 15ەوە بوو ڕێکەوتنی 15 کرا کە بە پێی ڕێکەوتنە دەبووای حکوومەتی هەرێمی کوردستان 50% داهاتی دەواازە سنووریەکان بداتەوە بە حکوومەتی عێراقی لە بەرامبەرەوە حکوومەتی عێراقی 320 ملیار دینار بدات بە هەرێمی کوردستان طبعا ئەم ڕقمانی کە منێڵێم لە فەزاوە نەهاتون لە خۆڕاوە نەهاتون حکوومەتی عێراقی باش دراسی کردووە کە نەوتمان چەند هەیە داهاتی غێرە نەوتیمان چەنە داهاتی دەواازە سنووریەکانمان چەنە چەندێکمان نقصانە بێ بۆی بتوانین موچە دابش بکەین ئەم ڕقمانە حکوومەتی عێراقی زیاتر ئەوان ڕقمی ئەوان بووە کە دایانناوە بۆیە لە خۆڕاو ڕقمانیان داننا ئەم اتفاقی 15 تا 2 مانگ سارین مەفعول بووە جێبەجێکرا 2 جار 320 ملیار دیناری نێردرا بۆ هەرێمی کوردستان دواتر بە حکمی قانونی پڕکردنەوەی کورتێنانی دارایی کە ئامادەکراوە لە مانگی 11 برای پەرلەمانەوە مانگی دا موشەی بەغاژ سرف نەکراهی ئێرە 320ەکەنە نێردرا بۆیە تا 12 لە پەرلەمانی عێراق یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی پەسەند کرا کە پەسەند کراوتیانە بێ حکوومەتی هەرێمی کوردستان حتا ئەتیفاقی 15 لە مانگیدا بۆ مانگی دەش بۆ شێوەیە هەژمار بکرێ ئێمە بۆیە لە نۆی 12 دیسانە وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی قوبات تاالبانی سەردانی بەغدای کردەوە لەوێ نەڕۆشتین بۆ گفتوگۆکردن لەسەر یاساکە ڕۆشتین پابندی خۆمان نیشاندا لەسەر یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی و پابند بووین بەوەی کە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بکەین کە داوای ئەقیامی نەوتەکات کە دواتر ڕقەمەکە سۆمۆ دیاری بکات کە چەندێک نەوتە بێ بدەین بەڵام بەداخەوە ئەمڕۆ بزانام کۆتا ڕۆژی ساڵی 2020 تا ئەم لەحزەیە ئێمە بە هیچ شێوەیەک سوودمان نەبووین لە یاسای قەرز کە لە پەرلەمانی عێراقی پەسەند کرا ئەمیش هۆکاری خۆی هەیە بەڵام لەو فترەیە توانیمان خۆشبەختانە تا ئاستێکی باش ڕێکەوتم بکەین لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر پرسی پرۆژه یاسای بودجەی 2021 کە دیاری کرا لە پرۆژه یاساکەیەوە دواتر چێتە پەرلەمانەوە کرێ لۆبی سیاسی بۆ بکرێت بۆ ئەوەی لە پەرلەمانی شتێ پەڕێندرێت و مافو شایستەدارایەکانی خۆمان وەرگرێت. بەپێ و خواست و داواکارانی کە حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستانی دەکات حکوومەتی هەرێم ئامادەیە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی حکوومەتی ناوەند بکات. طبعا لەم سەردانەی ئەخیرمان هەندێک شت ڕوویدا ڕێچکەشکێن بوون مەڕاستی یەکەم جار بوو بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کە نائبی ڕئیس وزەرای قوبات تاالبانی لە سەردانەکەی بۆ بەغدا چووە ناو پەرلەمانی عێراقەوە چووە ناو قاعەی دەستوریەوە لەگەڵ زیاتر لە 50-60 پەرلەمانتاری عێراق و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەرۆکی پەرلەمان کۆبوویەوە لە کۆبوونەوە کە بەڕوون و ئاشکرا پێیوتن ئێمە بەو پێی کە لە پرۆژه یاسای بودجە چۆن هاتووە و لە یاسای قەرز چۆن هاتووە ئامادەین ئەو 250,000 بەرمیل نەوتە ڕادستی حکوومەتی عێراقی بکەین بیدەین بە سۆمۆ خۆی تەسویقی بکات و لە پەرلەمانی کوردستانی ژەمەی دووپات کردەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیش پاش کۆبوونەی پەرلەمانی کوردستان ئەمەی بەڕاگەاندەکان وت کە ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوت بدەینە شەریکەی سۆمۆ ئەو تەسویقی بکات طبعا ئەم ڕقەمەش حکوومەتی عێراقی کە دیاری کردو ئەویش لە فەزاوە نەهاتووە لە خۆڕاوە نەهاتووە حکوومەتی عێراقی زانێت کە هەرێمی کوردستان واعترافی بەم ئامارانە کردووە کە ڕقەمەکانی دیلۆیت ئێمە 450,000 بەرمیل نەوت ئینتاجمان هەیە بەشێکی ئەچێت بۆ استهلاکی مەحەلی و بەشەکەی تریشی بەشێکی ئەچێت بۆ حەقی کۆمپانیاکانە کە کار لە کەرتی نەوتی ئەکەن 250,000 بەرمیل نەوتی ئەمێنێتەوە بۆی حکوومەتی عێراقی ئەو ژمارەی جێگیر کردووە. بۆچی ئێستا هەندێک دەنگی نەیار دروست بۆ لەسەرەوە کە دەڵێن بەغدا نابێ پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت ئەگەر حکوومەتی هەرێم هەموو پابندبوونەکانی خۆی دووپات کردووە خۆی بەداخەوە بە حکمی ئەوەی کە سیاسیەکان ولا بە هۆکاری ململانەی سیاسی هەندێک زانیاری و ڕقەمی نادروستیان خستوتە شارعی عێراقی گۆڕەپانی عێراقی ئەمە وای کردووە گۆڕەپانی عێراقی شارعی عێراقی هاوڵاتی عێراقی ڕقەمی نادروستی لابێت بۆیە خوبنێک دروست بووە لەلای ئەڵێ من پێم باش نییە هەرێمی کوردستان نەوتی خۆی هەناردە بکە و داهاتی خۆی هەبێت وە لە حەسەی بەسڕا لە نەوتی بەسڕا لە نەوتی فلان شوێن
بنێردرێ بۆ هەرێمی کوردستان ئەبێ ئەمە بۆ عێراق بێت ئەو هەرێمی کوردستانیش بۆ عێراق بێت ئەمە بەداخەوە کوردەکانی خۆشمان لەگەڵ ڕێزمان بۆ هەر هەمویان لە دوای مام جەلال بەداخەوە لۆبیەک یاخود لۆبیەک دروست نەکراوە بۆ کردووە ڕاستیەکان نەگەێنراوەتە نە سیاسیەکانی عێراق نە شارعی عێراقی بۆیە ئێستا شارعی عێراقی بەشێکی فشارە خاتە سەر پەرلەمان وای لێ هاتووە پەرلەمانتار ئەگەر قسە ڕخنە لە هەرێمی کوردستان بگرێت هاوڵاتی عێراقی دەستخۆشی لێکات تامە خەتای هاوڵاتیەکەنی لە بەروی زانیاریەکە بە نادروستی گەیشتووە و لە بەرامبەر ئەو فشارێک هاوڵاتی خاتە سەر پەرلەمان پەرلەمانیش هەمان فشارە خاتە سەر حکوومەت بۆ ئەوەی کە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نەنێردرێت ینی ئەگینا ئەمەی ئەم جارە وترا کە هەرێمی کوردستان بە ئاشکرا وتی ئێمە پابندین بە یاسای قەرز چیمان لەسرە وەکو خۆی جێبەجێەکەین بەڵام ئەم فشارە کە بۆتە فشارێکی سیاسی لەسەر پەرلەمان و لەسەر سیاسە لەسەر حکوومەت کاریگەری هەیە لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغداش بەداخەوە ئەمە هۆکارەکەی هەم خۆشمانین غیابی کوردە لە بەغدا و لە شارع عێراقی و هەمیش سیاسیەکان هۆکاری ململانی سیاسی ئەمەیان گاندۆ تا هەوڵاتی عێراقی هەر لەگەڵ پرسی بودجە و موچەیە دەبێت داهاتی لە سایە پەنجای دەواازە سنووریەکانی حکوومەت هێرێم ڕادەست بات ئەمە چۆن گەشتونەتە بۆ ئەمەش بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بەغدا پێ ڕاگەاندن ئێمە بە پێی یاسای قانونی ئیدارەی مالی بە پێی دەستور بە پێی مادەی 14 دەستوری عێراقی بە پێی مادەی 29 قانونی ئیدارەی مالی ئێمە ئامادەین 50% داهاتی دەواازە سنووریەکان بدەینەوە بە حکوومەتی عێراقی و کۆی کە لەسەر ئەرکە لەسەر هەرێمی کوردستان و خۆی جێبەجێ بکەین باشە بۆچی ڕایەکەیە لە شەقامی عێراقیڵێ کە بە هیچ جۆرە پارە نەنێردرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕایە لە چیەوە دروست بووە لە کاتێکدا ئاماژەش بۆ کردی ینی هەموو نیازپاکێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هۆڵی دەستوری بەرامبەر هەموو فراکسیۆنەکان بەڕاست خوبا تاالبانی نیازپاکی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی هەموو پرسیارەکانشی داوەتەوە ئەم ڕایە ینی بەچی کەب دەکرێت وەکو دوایین پرسیارێک ئێمە پێویستمان بەوەیە کە ڕاستیەکان وەکو خۆیان بگەێنرێت بە شارعی عێراقی بە هاوڵاتی عێراقی بە سیاست مەداری عێراقیانی تا ئەم لەحظەیە ئێمە زۆر جار کە لەسەر ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا ئەنیشین من خۆم چەند کۆبوونەوەیەکم لەگەڵ چەند پەرلەمانتارێکە لەگەڵ چەند ڕۆژنامە نووسێک لەگەڵ چەند چالاکوانێکی عێراقی کۆبوونەوەم ئەنجام داوە ژمارەکان کە ئەڵێم پێیان ژمارەکانیان پێ نەگەیشتوە ئێستا ژوا ئەزانێ هەرێمی کوردستان 1,250,000 موظفی هەیە نەک موچەخۆر ئەڵێ کاکەوە موظفتان زۆرە کە تا تیانە گەیەنیت کاکەمە بایۆمەتریمان کردووە 750,000 موظفمان هەیە 1,250,000 موچەخۆرمان هەیە کۆی گشتی کەمانە ڕعای اجتیماعین تەقاعدە زیندانیانی سیاسی کە سوکاری سەربەرزی شەیدان ئەم ڕقەمانە باش نەگەیشتووە کە باش نەگەیشتووە خەلەلەکەی بەشێکی هەرە زۆری بەڕاستی بەرپرسانی کوردن لە بەغدا کە نەیانتوانی ئەم ڕاستیانە بگەین حتا لەسەر مەسەلەی پرسی نەوت حتا لەسەر مەسەلەی مبادرەی سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا ئەمانە هیچی نەگەیشتوتە شارعی عێراقی و بۆتە ڕێگریەک لە بەردەم چارەسەرکردنی گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا بەداخەوە ئێمە لە سەردانەکانی پێشومان خوبا تاالبانی چەندێک چاوی کەوت بە بەرپرسانی حکوومەت وەزیری مالیە سەرۆک وەزیران وەزیری نەوت ئەوەندەش کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ لیژنە پەرلەمانتاریەکان لەگەڵ ڕۆژنامە نووسان لەگەڵ چالاکوانان کۆبوونەوەی ئەنجام داوە لەگەڵ لایەنە سیاسیەکان بەجیا هەمووی لەگەڵ سەفیرەکان بۆ ئەوەی ڕاستیەکان بخینە ڕوو لە ڕاستێکی باشە ئەو هەچەنەوەکم وتم دا پرسا بەڵام پرسیارێکی کەشم لەگەڵاڵە بوو ئێستا ئەوەی کە کوردوتانی دەڵێت ئەوەی لە ئەستۆی خوبا تاالبانی وەفدەکە بوو جێبەجێیان کرد ئێستا ئەوەی کە ماوە قسە و یاخود بە زمانێکی چۆنەڵی هاوڵاتی شەڕ بکە لەسەر قوتی هاوڵاتیان و پرسی بووجە فراکسیۆنە جیاوازەکانە بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا دەبێت لە ئەم خۆناغی دواتر چی لەسەر ئەوان پێویستە لە ڕاستیە ئەمە لۆبیەکی سیاسی بە فعلی ئەوێت پێویستە لایەنە سیاسەکان هاوکار بن لە هەرێمی کوردستان یەکدەنگ بن لە بەغدام یەکدەنگی زۆر جار دووبارەکرێتەوە بەڵام لە ڕاستیەکەی زۆر جێگیر نابێت ئەبێ لە بەغدا ئێمە قەناعەت بکەین بە شارع عێراقی و بەلایەنە سیاسیەکان کە ئەمە ماف و شایستەدارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئێمە ئامادەین بە هەموو ئەو ڕێکارانەی کە حکوومەتی عێراقی لە پرۆژه یاسای بوجە دیاری کردووە لەسەر هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکەین وەکو وتم ئەم پرۆژه یاسای بوجە ئەوە تا پەسەند دەکرێت وەکو خۆی ئەوەی 2021 یاخودەوە تا دەستکاریەکە کە دەستکاریەکە لەناو پەرلەمانە تا چەندێک سەلاحەتیان هەیە دەستکاریەکەن یاخودەوە تا ئەگەرێکیش هەیە کە پەسەند نەکرێ و بنێردرێتەوە بۆ حکوومەت و ساڵی 2021 وەکو ساڵی 2020 پەسەند نەکرابێ و کاتە پشت بەس بە یاسای قانونی ئیداری مالی کە ساڵی 2019 پەسەند کراوە لەسەر ئەو یاسای مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکرێت کە ئەویش
پشتبەست بە یاسای موازنەی 2019 کە 12.67 دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان بە پێی ئەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە هەر هەمووی لۆبی ئەوێ بەڕاستیەکەی مەرجنیە لە ناو یاساکەیە هەیە پێویستە لە شارەی عێراقی لە پەرلەمانی عێراقی ئیش لەسەر بکرێت لایەنە سیاسیەکانیش قەناعەت پێ بکرێت کە ئێمە پابندین بە هەموو یاسانەی کە پەسەند دەکرێت. بەڕای سەمیر هاورامی وتەبێژی جێگیری سەرۆکی حکوومەت یارەم سپاس بە بەشداریکردنت لەم گەشتەیەوە. سپاس بۆ